السلام عليكم. چۆن ئاداوامتان زۆر باش بن. ناومەش حەکیمە سەفیا زەمە. ئەو ئەنجامانێک کە بەدەستم هەیە حەزم لێ بوو باس بکەم هەتا ئەنگۆش لەبەر ئەنگۆش دەتخانن لەوانەیە کە زۆر بەشتان باشترش بوو بن بە زۆری کەمە یەکتری دەفع بکەین و خۆمان بەرەو پێش بین. ئەمن ئەو دەورەیەم لەلایەن برادەرێکمەوە زانی چون تەماشا فیدباکەکانم کرد بەڕاستی فیدباکەکان زۆر سەرنجام ڕاکێشام لێ بەشداری ئەو دەورەم کرد خاستەن یەکە چاک کاک سوفیان بوو لەبەرەوەی ئەم هۆکاری سەرەکیم قورئان بوو لەبەر مواجعەکە لەبەرەوەی لەبیرم دەچەوە زوو وەکەوەی لەبەرم نەکردبوو لە مەکتەبێ ئەوەندە مشکلە نەبوو بەس ئەوە مشکلەکەم بوو ئینشاڵڵا سەبر دەبینم پێی دەگەم ئەوەی کە دەمویست کە بدایەتەکان زۆر طبعاً هەموو بە گەرمەگوڕی دەست پێ دەکەین دوای کە دەبێت دیتم شتەکان زۆر سادەن یعنی ئەوها بە سادەی هاتە پێشچاوم ئەمن دەزانی چاوەڕێت بوو چاوەڕێ بووم دووسێ تەکنیکم پێ بڵێم وەچی سەحرەک ڕێک ئەوها فول بم بەخۆی وە نییە ئەتوو دەبێت هەم ئەوەی کە سەبرت هەبی هەم ئەوەی کە هەڵی زۆر بدەیت ئەو جە دەتوانین بۆ شتی بکەیت بدایەتەکان کە قورئان لەبەردەکرد پێشتر پێش ئەو دەورەی نیو سەعات شتێک بوو ئەو زەپێم لەبەردەکرا و لەگەڵ ئەوەش خەیاڵم زۆر لەگەری ڕۆیشت بەس سەبر لەگەڵ بێت بۆ 20 15 11 ئەوها بەو ناوعی سەبر کەم دەبووە هەتا ئەوەی لێ هات دوون حەزم لێ ئەو شتەش باس بکەم لەبەرەوەی دوونێ کە ئەم ئەوشم باس کرد بە زۆربەتان لە زمینە مابوون درەنگ بوو حەزم لەبەری بەخۆم زۆر سوورم لە دیکە حەزم لێ ئەنگۆش لێ ببینم بۆ زۆربەی لاپەڕەکانی قورئان 15 دێرن ئەتو 5 دەوی بدایەت یەکەم جار تەبعاً پێشەوەی دەقای بگرمەوە تەفسیرەکەی دەخینەوە لەگەڵەوەی دوسێ جار دەخینمەوە بەس ئینشاڵڵا بێت تەفسیریش تاقی دەکەینەوە ئەو 5 دێڕە ئەگەر تەماشام کرد ئاەتەکان ئاسانن 2 دقە لە 3 دقە لۆم دادەناوە 2 دقە دەبوایە من بۆ 2 دقەیە ئەوەندەی لەبەر بکەم ئاینی وەختەکەش لە کنم بوو کە بزانم چەند سرکەممایە بۆ نوعی مێشک بخۆی سەرعتر ئیش دەکەم ئەوان دیکەش بە هەمان شێوە تاوی ئاخر جار گەشتمە 6 دقەی ئەلحەمدوللا فەزڵی خوای گەورەیە بەس جاری واش هەبووە کە پاشەوەی کە من 6 دقە بووە پاشەوەی بوویتە 8 و 10 ئەو ئەتیادی لەبەرەوەی هەموو سوڕەتەکانی قورئان وەچیەکەینە هەندێک لێ گرانترە یعنی ئەگەرمە پاشمان خست هەندێک بە ئەوها خۆمان شۆش نەکەین پێمان زۆرمان پێ ناخۆش بکەین چکە دەتوانین دیسانەوە کەم بکەینەوە دەویست باسەوەی بکەم کە لەو هەتا ئەتوو نەکەویە ناو مەوقیفەکەی نازانی ئەتوو بەڕاستی ئیسفادەت لێ وەرگرتیە ئێستا کۆ ئەمن لە تەرکیز و وێناکردن زۆر هەست ناکەم ئیسفادەم کردبێت لەبەرەوەی کە من ناخیم سەفی 12 نیم هەروەک باس کرد لە ناو دەرسەکان نیم تام لەخۆم وێنایی بکەم و شتم بێتە پێش دەرسی ناخینم لێ بەس کە مەکتەب کراوە ئەکیدم زۆر باش هەستی پێ دەکەم بەس ئەوەش زۆر گرنگە ئەتوو یعنی ئەو باوەڕەتە دیکەوت ئیسفادە لەو دەورەی دەبینین ئەکیدم هەر هەمووشمان ئەو باوەڕەمان هەیە لێ بەشداریمان کرد دوای کە نیەتیش زۆر مهمە کە ئەتوو نیەتت ساڵ نیەتی تۆبی لە بۆ خوای گەورە بتن چکە بەڕاستی خوای گەورە بەخۆی یارمەتی دەدا بەخۆی طبعاً ئەوە هیچ کەیە مامۆستایانە کە لە گەرمانماندی بوونە بەخۆمان هەوڵ بدەنمان دەبین بەس یەکەم شت نیەتە لەکە ئەویش لەلایەن خوای گەورە یارمەتی دەدرێت موقیفەکەم بەسەر داهات لە مەرکەزی قورئان کە ئەمە هەفتەی جێژنی ئوتڵە بوو لێ دەبوایە 2 هەفتە واتبی 2 هەفتی حازر بکەین ئەجا پێشوەش دەوێت ئەو شتم لەبیر نەچن پێشەوەی کە بەشداری ئەو دەورەی بکەم تەماشای ئەنجام لە فیدباکان ڕادەکردەوە دەیانگۆ دۆمان لێ دەکات زیاتر باوەڕمان بەخۆمان هەبیتن ئەمە زۆر باوەڕم بۆ قسەی نەبوو لەبەرەوەی دەمگوت ئەم باوەڕی تاوام بەخۆمە یعنی ئەو شتم یعنی ئیحتمام پێ نەدەدا بەس وە نەبوو کە ئەمن بەشداریم کە بەخۆشم نازانم ئەگەر یەکە کەلێم دەپرسن چکام ئەو دەورەی بە هەموو دەورە بەرم دەڵم لەبەرەوەی تا ئەوانش ئیسفادەی لێوە بگرن کە دەڵێن چ دەخین کە بەخۆشم نازانم یعنی کوجا بێم دەم و لەبەرەوەی تا لە ناو وەزعەکەی نەبی نازانی
كو ئەوها استفادەی لێوە دەکەی کە باس لۆیان باز دەکەی بەشتەش سادە دێتە پێشتیان بەس بەخۆی وە نییە. پێشتر طبعا ئەو شتانە هەموو خۆی گەورە ئاگای لێم دەزانم لەبەرەوەی باز دەکەم هەتا شتەکە ڕوون بی و بزانم کە مەبەستم چییە. پێشەوەی مودەی ئەو خولە و پێش ئەو خولەش 1 ڕوبعم لەبەر دەکرد و بۆ نەوعەش باش نەبووم کە ئێستا باش بووم کە لێیان دەپرسیمەوە. 1 ڕوبعم حازر دەکرد لەو ئاخیرانە کردمە 2 ڕوبع لەبەری باڕم بەخۆم بوو زیاتر دەمگوت دەتانم ئەوەندەش حازر بکەم کە 2 ڕوبع دەکاتن 1 ڕوبع 2 لاپەڕەوە نیو 3 لاپەڕێ ئەو 2 ڕوبع حازر دەکرد. زۆر باشتریش بووم ئەلحەمدولillah لە پێشتر. ئەو ئاخیرانە کە دەبووە پێش هەفتەک یعنی دەبای واجبی 2 هەفتی حازر بکەم بۆ هەفتەک پێش جێژنە هەر هیچ شتێک بەس 1 لاپەڕم حازر کرد. وەختی جێژنەشی داهات هەر تا ڕۆژەکەی جێژنە هیچ شتێکم نەکرد هیچ واجبەکەم حازر نەکرد لە بۆ مەرکەزی. چارشەم دەستم پێ کرد کە دەکا ڕۆژێک پاش تابوونی جێژنەی یەکشەمانیش هەم بوو یعنی ئەو یەکشەمەی بێت بەهات باوە هەم بوو. چارشەمە خوێندم پێنجشەمەی نەمخوێند جومعەی خوێندم شەمووی نەمخوێند هەمووم یعنی ئەوەندەی مابوومەوە بەتەمەن یەکشەم کرد بۆ خۆ یەکشەمیش هەم بوو عەسرەکەی ساعات 3 سبەینەکەی هەستام بوو دانیشتم خوێندم بەس سبەینەکەی 2 لاپەڕ و نیوم لەبەر کرد لەگەڵ ئەوەی ئەوانی دیکەم هیچ مراجعە نەکرد بۆ وەختەکانی دیکە. ئەم ئەگەر پێشتر لاپەڕەکەم 2-3 ڕۆژ مراجعە نەکردباوە هەر زۆری من لەبیر دەچەوە وەچێوی لەبەرم نەکردی بەس ئەلحەمدولillah لەوەی ئەو سبەینەی پێڕاگەشتم هەر یەکەوە 5 جاریش دووبارە بکەم لەبەرەوەی هەتوو هەر بڵێ باشم لەبەرە بەس ئەگەر زۆر دووبارە نەکەیەوە زەبط نابێتم. هەر یەکەوە 5 جار هەبوو کەمتریش ئەو 2 لاپەڕ و نیوەی کە ئەو سبەینەی لەبەرم کرد کەمتریش گۆتمەوە لە ئەوان دیکە سبحان الله وەسەش لێوێن دەرلێک پرسیم هەر زۆر باش الحەمدولillah. ئەوانە لێ باز دەکەم بۆی کە ئەمگۆش هیواتان بێتەوە ئەگەر ئەوانی کە دەڵێن ئەمە ئیستفادەمان لێ وەرنەگرتیان نا ئەکید ئیستفادەتان لێ گوتێ بەس ئێستا نازانن یان لەوانەیە پاش مودە هەندێکی دیکە ئەمیش بدادەکە هەر دەمگوت هیچ ئیستفادەم نەکردیە هیچ نەدەدیت بەس کە کەوتیە مەوقیفەوە دەزانی چەند ئیستفادە لێ وەرگرتن. ئەمنۆم دەم هەیە لە بۆ گوتی هیوادارم هەمووتان ئەگەر تا ئێستاش ڕاهێنانەکانتان بەباشی نەکردوێن بۆ خۆشم یەکم لەوانە کە ڕاهێنانەکان هەمووی مەزبوط نەبوو بەس هێشتاش زۆر درەنگی دەتوانین لە ئێستا بڕیار بدەین کە هەموو ڕاهێنانەکان وەچی خۆت بکەین هەتاوی باشتر بینین لەوەی کە ئێستا هەیە و هەمومان ئامانجەکمان هەیە لێ بەشداریەوەمان کردیا با پاش ئەو خولەی خۆزگە نەخوازن کە خۆزگە باش خۆمانمان کردبە تاوی بگەیشتبانەیە کە پاش ئەو دەورەیە ئەگەر چەندیش ڕاهێنانە و ئەوی بکە هیچ ئەو گەڕمگوڕیە نییە وەکەوێت لەناو ئەو دەورەی بوو. وەسەلام عەلەیکوم ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.